دەبێت یەکێتی و گۆڕان بە هەردوو بلا هەوڵ بۆ پێکهێنانی هێزێکی نیشتیمانی و کاریگەر بدەین و ئەو کار لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و تەواوی هێز و لایەنە سیاسەکانی تری هەرێم دەست بە پرۆسەیەکی نوێی سیاسی بکەینەوە و بەرژەوەندی هاوڵاتیان و ڕێخستنەوەی هەیکەلی سیاسی هەرێمەکەمان و بەگژاچوونەوەی گەندەڵی و باشکردنەوەی ژیان و گوزەرانی خەڵک و ئارامی و ئاسایش و پاراستنیان بخەینە ئەستۆی خۆمان. هەڵدانەوەی لاپەڕەی سەروەری و شەهیدەکانی بیهێنانەوەی داستان و فیداکاری پێشمەرگە و ڕێخستنەکانی ئەوە بەرجەستە دەکات کە یەکێتی نیشتیمانی بەردەوام لەبەرەی گەلدا بووە و لەم پێناوەشدا قوربانی بێشوماری داوە. یەکێتیەک کە خاوەنی ئەم ڕابردووە بێت ئێستاش دەتوانێت بە هیممەت و گوێری پێشمەرگە و هەواڵانی دڵسۆز و خەڵکی کوردستان قەیرانەکان تێپەڕێنێت و ئایندەیەکی گەشتر بۆ یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکات.